بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان شاندێکی حکوومەتی کاربڕێ کرد کە پێکاتون لە وەزیری ناوخۆ ڕێبەر ئەحمەد و وەزیری دارایی ئاواتی شێخ جناب لە بەغدادن بۆ قسەکردن لەسەر پرسی دەروازە سنووریەکان هەموارکردنەوەی یاسایی دەروازە سنووریەکان کەوا بڕێرە بەم زوان لە پەرلەمانی عێراق هەموار بکرێتەوە بە پێی و زانێنەی کە هەن عێراق داوای کردووە لە ساڵی داهاتووە بەشدار بێت لە ئیدارەدانی دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستان لەلایەک تریشەوە کەمێک پێشەستا وەزارەتی دارایی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە لەبارەی 700 میلیارەی کەوا بڕیارە بنێدرێت بازەوەکەم ڕۆ ئاواتی شێخ جەناب لە بەغداد گرێبەستێکی 200 میلیاری قەرزی واژە کردو لەگەڵ بانکی ڕەشید هەروەها پێشتریش نوێنراتی حکوومەتی هەرێم گرێبەستێکی 500 میلیاری لەگەڵ بانکی ڕافیدەین و TBI واژۆ کردووە وەزارەتی دارایی باسی لەوە کرد چاوەڕوانن بە میزیکانە 700 میلیارەکە بگات لەسەر پرسی دەروازە سنووریەکان لەسەر پرسی موچار و تۆمارکردنی سکاڵاژ لەسەر نردنی پارە بۆ هەرێم بەسەر ئەم پرسانە دەوەسین لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنانی کۆمەڵی دادگەری کاکتۆر بەخێر سوپاسی گەر سەرەتا لە سەردانی شاندی هەرێم بۆ بەغداد دەست پێ بکەین شاندێک لە بەغدایە بەزەمجار بۆ پرسی دەروازە سنووریەکان هەندێک زانیاری هەن بازدەوەکی کە عێراق داوای کردبێ لەمە دووە بەشدار بێت لە ئیدارەدانی دەروازە سنووریەکان و سیاسەتی گومرگیر لە دەروازە سنووریەکانی عێراق وەرێ یەک بخرێ ئەنی دوای نەوت هەوڵ هەیە بۆی کە عێراق لە دەروازە سنووریەکانیش بەشدار بێت بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام لە بەڕێزیشتان لە ڕاستیدا کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا زۆرن هەرخۆی بۆ خۆی هەرێمی کوردستان و ئەو بارودۆخێکی ئێستا هەرێمتیایەتی یا با بڵێن ئەم واقعە سیاسی کە هەرێمتیایەتی ئێستا هەرێمێکی فیدراڵە لە عێراق لە بارودۆخێکی نائاسایی دروست بوو عێراقیەکان هیچ ڕۆژێک لە ڕۆژان لەو ڕۆژەوە کوردستان بە زۆر خراوەتە سەر عێراق و بووە بە بەشێک لە عێراق کورد هەوڵی جیابوونەوە سربەخۆیی داوە بەڵام عەرەبی عێراقی بەگشتی بە هەموو لایەکەوە هیچ ڕۆژێک لە ڕۆژان پشتیوانیەوە نەبوون کورد نە فیدراڵی هەبێ و نەجیابێتەوە لە دناوانەیە لە دوای دەرەنجامی کۆمەڵێک شەڕ و پێکدادان و کێشەی زۆر حزبی بەعسکاتی خۆی دانی بە حکمی زاتیانە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی فیدراڵی هەرێمی کوردستانی ئەو فیدراڵیەکی ئێستا لە هەرێمی کوردستانەیە بێ و ڕاستیە بزانین لە دوای ئەوەشیان دەتوانم بڵێم ڕاستە کورد خەباتی کردووە و ئەنفال و کیمیا باران و شەهیدی داوە بەڵام جارێککە هەر دەرەنجامی ئەو شۆڕشانە نەبووە بە قەدەر ئەوەی قەدەرێکی ئیلاهی سەدام حوسێن هەڵەیەکی مێژووی کرد چونکە شۆڕشی کوردی لە لاوازترین ڕۆژانی تەمەنیا بوو ئەو ڕۆژەی سەدام چۆ کوێت ئەو ڕۆژەی سەدام کوێتی داگیر کرد هەموو پێشمەرگەی لایەنە سیاسیەکانی کوردستان لە دەرەوەی سنووری کوردستان و عێراق بوون عێراق هەموو سنوورەکانیشی کۆنتڕۆل کردبوو و بارودۆخی پێشمەرگە زۆر لە ئاستێکی خراپدا بوو بەشێکی زۆر دانیشت بوو بەشێکی زۆر ڕۆیشت بووە دەرەوە تەنانەت کاک مەسعود لە کتێبەکەیە لە دوابەرجیا باس لەواکە وای لێ هاتبوو هیچ وڵاتێکی دەوروبەر و وڵاتانی زلهێزی دنیا ئامادە نەبوون لەگەڵ کوردیشدا بنیچن بەو پێی کە شۆڕشی کوردی جارێک لە ژێر فشاری سەدام حوسێن وڵاتانی تورکیا و ئێران و جارێک تریش بەقەدەرەوە هیچ کاریگەریەکیان نەماوە لە ساحەکە نەتیجەکەیەوە بووە بەڵام دوای ئەو حەماقەتەی سەدام کردی کە بەخێر گەڕا بۆ گەلی کورد کوێتی داگیر کرد دوای ئەوە هەر کاک مەسعود لە کتێبەکە باسیەکاڵێ وڵاتانی دەوروبەر نردیان بە شوێنمانە و معارەزەی عێراقی زیندووکەنەوە و کورچی ئەوێ و شیعەتی ئەوێ و چێ سونەی معارەزە هەیە وەکو تاکیش پەیوەندی پێوە بکەن و دوجاریش بڕیاردرا سەدام بەردەوام و لە دژایەتیکردنی ئەمریکا و لە غڕورێکا بوو ئیدارەی ئەمریکی بڕیاری لابردنی عێراقی سەدامی دا و گۆڕینی سەدام ڕوویدا بەڵام دوای گۆڕینی سەدامیش هەر جارێکتر بە شایدەکە کاک مەسعود خۆی بێکە واقعی ئێستاتیاین ئەڵێ ئەمریکەکان ڕازی نەبوون فیدراڵی سیاسی بدرێ بە هەرێمی کوردستان بەس کاتێک ئەمریکەکان بینیان دوایەوەی دوای داگیرکردنی عێراق و مانەوان لە عێراق لەلایەک لەگەڵ شیعەکان بەڕابەرایەتی موقتەدا سەدر و خەڵکێکی تر تووشی ڕوبەڕووبوونەوە بوون لەلایەکی تریش سونەکان هەم چەکدارە تونڕەوەکان و هەم بەعسیەکان زۆر بە توندی ڕوبەڕووی ئەمریکیەکان بوونەوە
ئەمریکیەکان خەسارەتی زۆریان لێکەوت لەگرتنی عراقا خەسارەتێکی وایان نەبوو بەڵام دوایی خەساری زۆریاندا شەڕی فەلوجە ڕوویدا شەڕێکی زۆر قورس بوو خەڵکێکی زۆری ئەمریکی تیاچوو ئەمریکیەکان زانیان ڕوبەڕووی شەڕێک بوونەوە لەلایەن شیعە و سوننەوە ئەو لایەنەی کە هاوکاری ئەمریکیەکان بۆ یالانی کەم بێدەنگە یان دەستخۆشی لە ئەمریکیەکانەکار کووردە ئەڵێ جوابیان نار بۆ ئێمە وتیان وەرن کاکە با دەستور بنووسرێتەوە و با دەوڵەت زوو دروست بکرێ و ڕازین فیدراالێکەش ببێ یعنی ئەمریکیەکانی لەژێر فشار و ئەمرێکی واقعا کە خەڵکی کە دروستی کە دۆ ڕازی بوون ئەم هەرێمە بێتە فیدراالی دەرەنجام هەرێم بۆ فیدراالی لە دەستورا چەسپا و بۆ ئەمری واقع و فیدراالەکەمان لە فیدراالی زیاتر بوو خەریک بووە بوون بە دەوڵەت و ئابووری سربەخۆ و پەیوەندیەکانی سربەخۆ و سنووری سربەخۆ و کاروچالاکیمان لە دەوڵەت زیاتر بوو حکوومەتی عراقی نوێ دەسەڵاتەی کە هەرێم هەی بوو زیاتر بوو لە هەرێمە فیدراالی زۆر زیاتر بوو نە زۆر زیاتر بوو لەوەی دەستوری ژێڵێ سەر دوایەوەی کە هەرێم ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بوو ئابووری سربەخۆی هەبوو پارەیەکی زۆریش لە بەغداوە دەهات نەوت دەفرۆشا و ئەو بودجە زەبەلاحەت لە بەغداوە دەهات بەغداش خۆی کێشەی زۆری هەبوو حکوومەتی عراقی خۆی نەگرت بوو و کوردیش ڕۆڵێکی باشی هەبوو یان دەسەڵاتی زۆر گەورەی هەبوو لە بەغدا لەو سەرنەمانە هەرێمی کوردستان نەیتوانی سوود لەو دەرفەتە ببینێ خۆی بەهێزکە لە ڕووی سیاسی و ئابووری و ژێرخانی ئابووری و ئەو بارودۆخەی کەتیا بوو هێزی ئەمنی و لە هەج ڕوویەکەوە نەیتوانی ئیدارەکە یەک بخاتەوە وەک پێویست نەیتوانی هێزی پێشمەرگە بکا بە یەک نەیتوانی کێشەی ناوچە ناکۆکەکان حەلکار نەیتوانی پەرە بە پەیوەندیەکانی بدا لەگەڵ دەوروبەری خۆی تا ئەو حاڵەتەی کە هاتوۆتە پێشەوە ئەوان وەکوتم حەز بەبوونی ئەم هەرێمە ناکەن بەڵام کوردیش خۆی کارێکی کرد هەرێمەکە وردەور دەلاواز ببێ ئابووری سربەخۆ نەما فرۆشتنی نەوت نەما پەرلەمانمان نەما کۆمیسیۆن نەما ئێستا ئەنجومەنی پارێزگا نەماوە ئێستا خاڵە سنوورەکانیش ئەمە شتێکی تازە نییە لەو ڕۆژەوە دەدوای ئەزانی چی بە پێی دەستوری عراقی دەبێ هاوبەش بێ ناکرێ هەرێم ئەوەی جارانەی کرد وەکو دەوڵەت مامەڵی کردو ئیستیقبالی لە سەرۆکی وڵاتان و وەزیری دەرەوەی وڵاتان و سەفیر و چی کردو بەبێ ئاگاداری بەغا نەوتی فرۆشتە بێ ئاگاداری بەغا هەزی چەکداری دروست کردو بێ ئاگاداری بەغا خاڵە سنووریەکان و داهات چی بووە هیچ بەغدا ئاگای لێ نەبوو زۆریشان داوا کردووە بڕوا ناکەم لە دوای 2056ەوە بەغدا ساڵێک نەبوو بێ داوای حساباتی ختامی کردووە و ئەو پارەی بۆتانە نێرن بۆمان بنێرنەوە حساباتی ختامیەکە چەندی سەرف کراوە چەندی ماوە هەرێم دەرەنجام هەرێم گوێی بە بەغدا هەر نەداوە هیچ حسابێکی بۆ بەغا نەکرد بەغاتە سەرەوتی نەوت بنێرن 300,000 بەرمیلمان بەنێ نایاندا وتیان 200,000 بەرمیلمان بنێ کارگەشتوتیان 100,000 بەرمیلمان بنێ ئەوەی تری خۆتان بیفرۆشن هەرێم هەر نەیدا بەڵام وردەوردە بارودۆخی بەغدا بەهێزتر بوو وڵاتانی دەوروبەری عراقیش حتمما پشتیوانی بەغاکەن زۆر دۆستی کوردنین ئەمانە فشارێکیان دروست کرد دادگای فیدراالی بە بڕیارێک کە چەند ساڵ بۆ ڕای گرت بوو بەس لە هەلومەرجێکی سیاسی دیاریکراوە بڕیاریدا نەوت ڕابگیرێ و تورکیا یەکسەر بەگوێکردن و نەوتەکە ڕاگیرە ریفراندۆمان کردیا سەرکەوتو نەبووین بەوەش کۆمەڵێک زۆر ناوچێکی بەرفراوانی هەرێمی کوردستانمان لەدەستدا کۆمەڵی فشاری تری بەغدامان لەسەر دروست بوو یعنی وای کرد وڵاتانی دەوروبەری فشاریان زیاتر خستە سەرمان بە ئەمریکاشەوە ئەمە ئێستا داوایەکەن ئەو بەشێکە لەو داواکاریانەی کە دەمێکە حکوومەتی عراقی داوایە کرد دەسەڵاتی نەبوو بەس ئێستا حکوومەتی عراقی هەستەکە هەلومەرجەکە لەبارە وردە مەرجەکانی خۆی فەرزکە بەردەوام بە درێژایی مێژوو وا بووە بەهێزەکان شەرتی خۆیان فەرز کردو لەسەر بێهێزەکان سەردەمێک هەرێم بەهێزتر بوو لە بەغا هەرێم مەرجیدانە گوێی بۆ بەغا ناگرت بەڕاستی ئێستاوان دەسەڵاتیان زیاترە هەلومەرجی سیاسی بۆ ئەوان گونجاوترە و بەهێزترن لە ڕووی سەربازیش و لە ڕووی سیاسیشەوە دەوڵەتن بەس بە پێی دەستور دەبێت دەواازە سنووریەکان بەپێی دەستور دەبێ هاوبەش بێ بەڵێ بەپێی دەستور دەبێ هاوبەشوازەی فڕۆکەخانە بێت هەموو دەواازەکان ئاسمانی بن یا سنووری مەرزەوشکانیەکان بن یا ئاوی بێ هەر مەرجێک بێ بەپێی دەستور دەبێ هاوبەش بێەوە دەبێ حکوومەتی فیدراالی ئاگای لێ بێ وەکو چۆنە بێ ئاگای لە داهاتەکان بێ دوجاریش و لە هەموو کۆبوونەوەکانی ئەم ساڵیش وەکو پێتم پێشتریشە داوای ئەوان کردووە داوای داهاتی ناوخۆکەن داوای داهاتی خاڵە سنوورەکانەکەن بەڵێ بە باج و دەرامەت هەموو شتێکەوە و داوایەوە شەکەن کابێ حکوومەتی عراقی بە هاوبەشی ئەو خاڵە سنوورانە داوایەوەکەن کامێرەدانن بە درێژایی سنوورەکە بۆ بزانن چێ دێوەڕوا ئەمە داوای حکوومەتی عراقە داوای حکوومەتی ئێرانە و من پێم وایە داوای تورکیاش بێ حەزەکاوا بێ و دوجار ئەوەشە چەسپێنن ڕاستماوەم پێش بڵین هێزی سنووریش زیاد کرا پاسەوانی سنوور پەیوەندی بۆ هەوڵانەوەیە ناوە پەیوەندی بۆیە گەر بێت و هەوڵێکێتی و پارتی نەبووە ڕایانگرت
بەغدا دایان هەزار کەسی کوردی دانا بە ناوی پاسەوانی سنوورەوە هەم هێزێکی چەکداری خۆی دروزە کرد کە ئیداریان سەر بە بەغدان موچەکانیان لە بەغدایە پەیوەندیان بە یەکێتی و پارتیەوە نییە بە ناوی پاراستنی سنوورەکان و ئاگاداربوونیان بە ناوی بەڕاستیە بۆ کێشەیەکیش بۆ دەسەڵاتی کوردی چوام هەدەسەڵاتەکە ناتوانێت باز دەکە لە قۆناغی کەم 3000 دانرایانی پێ بە هەوڵی بەغدا زیاتر و بۆ زیاتر دابن من هەوڵی بەغدا زۆر زیاتر بێ لە داهاتوو زیادیشیەکە کە زیادیشی کرد بەداخەوە ژەیڵێم دێکێتی و پارتیکارێکیان کردو خەڵک ئەوەندە بێزارە ژیان و گوزەرانی سەختە دایان هەزار دەرچووی زانکۆ پێمانگەکانمان نێدا نەمەزراوە ئێستا کاتێککە حکوومەت عراقی بە ناوی پاسەوانی سنوورە و دایان مەزرێنێ و ملیۆنێ معاشیەداتێ هەمووی گەنجە و بێکارە چی خۆیان نووسێ ئێوە نیە لە دووس خورمات و لە کەرکک و لە کوێ هەشتی دروست بووە هەمان لێرەش بەڵێ هەشتی کوردی لێرەش ناونووسین بکرێتەوە دروزە بێ ناتوانن ڕێگا لێ بگرن چیام حکوومەتە بەڕاستیەوە کوتمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوارێتەوە حکوومەتێک نەیتوانی کێشە سیاسیەکانی لەگەڵ بەغدا چارەسەرکە نەیتوانی ژەرخانی یابووری دروست نەیتوانی پرۆژەیەکی استراتیژی گەورە بکە لەم هەرێمەمە گەراوانەی کاتی ڕژەوی پێشوو کردوێتی خزمەت گوزارەکان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بن کارەبا 2 ساڵ پێش ئێستا باشتر بوو کارەبا نییە محەتاتی بەرهەمهێنانی کارەبایی بزنسمانەکانی کوردستانەیە حکوومەت نییە پارەیان نادەنێ مەجبوراوان دەیفرۆشن بە کەرکووک و 1000 مێگاوات بە عێراق دەفرۆشن کابرا کارەبا بەرگەم دێنێ محەتەی داناوە بێ پارە وەرگرێمان پارەکەی خۆی نادەنێ خۆ بە دەنخێکی زۆر کەمی دەن بە حکوومەت یێرێ داهات یەک مانگی کارەبا 84 ملیارد دینارە بۆ سەرفی ناکەنەوە لە سێکتەرەکانی کارەبا و ئەو کێشانە نەمێنێ بۆ تا ئێستا پارێزگای سلێمانی و دەوروبەری کەنیوەی هەرێمی کوردستانە دەرگای قوتابخانەکانی داخراوە قوتابخانەی تایبەتەکان هەن قوتابخانە عەرەبی عێراقیەکان هەن عەرەبەکان قوتابخانەی ئاوارەکان هەیە یاوەرەکانیش هەیە بەڵام قوتابخانەی کوڕی فەقیر و هەژاری ئەم وڵاتە هەزاران قوتابخانە داخراوە بۆ نایەن کێشەی مامۆستا قوتابخانەکە حەلکەن کاکە بۆ خوێندنی و خەڵکە ساڵێک فوتێ لەوانەیە کێشەی خێزانێکەوە بوو بێ لە ساڵێکا کوڕەکان دەرنەچوو تاویان تازیان دانا وڵا ساڵێکی کوڕەکەمان فۆتا لە مەکتب دەرنەچوو ئێستا دەیان هەزار قوتابی دەرنا باسی 700,000 قوتابی دەکرێت ڕاستە بۆ تاوانی چییە؟ ئەی باشە خۆ لە هەولێر و دهۆکێ یەکێتی نیشتیمانی بۆ نایە لە سنووری خۆیە ئەمە کێشەی سنووری سەوزە بەڕاست بۆ چارەسەری ناک ئەتوانێ من پێم وایە توان موچەی مامۆستا بدەن ئەگەر مەبەستیان بێتوانن چارەسەری کرد بەڵام بەڕاستی مەبەستیان نییە چونکە کوڕی بەرپرسەکان لە قوتابخانەی تایبەتن کوڕی دەوڵەمەندەکان لە قوتابخانەی تایبەتن باقیەوەی مێنێشەوە کوڕی فەقیر و هەژارەکەیە کە سوتەمەنی هەموو شۆڕش و ڕاپەڕینەکەن من پێم وایە ڕسەڵات حەزەکار نەخوێنەوە بێت حەزەکە کەسی شادەشی نەبێت بۆی هەربیر نکاتەوە بایکۆتیان پێ خۆش پێم وایە ئەگەر پێیان خۆش نەبووە چارەسەریان نەکرد ئەگەر کێشەیەکی تر بووە دایان ڕێگانە بردەبەر بۆی دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەڵام ئێستا زۆر بێباکن ئەمە من نازانان دەسەڵاتی کوردی و خزمەت گوزاریەکانێتی و ئەوە دەرەنجامی قوتابخانەکانێتی و من ئەوەی لە بیرم دێ من لە سەرەتایی بووم بەهۆی شۆڕشی ئەیلول و بەهۆی ئەو نسکۆ ئاش بەتاڵی ساڵی 74 ڕوویدا نازانم ناوی هەرچی ناو بنین کارە ساتێک بوو و هات من لە قوتابخانە بووم و ساڵێکی خوێندنمان فەوتە ئێستا شەیڵێنەوە آخر لە 74 تا ئێستا خەریکا بێتە نیو قەڕن هەرڵێن ساڵێکمان فەوتە ئەو ساڵی خوێندنەکەمان فەوتە ئەوە ئێمە ئەو خەڵکانەمان کە لە شار چوبووینە دەرەوە چوبووینە ناو ڕزگار کراوەکان بەهۆی ئەوەی باوکو و کەسوکارمان پێشمەرگە بوون و بەرپرسیارەتیان هەبوو ساڵێکی خوێندنمان فەوتە بەڵام ئێستا دوایەوە ئێمە خەرێکی ببینە دەوڵەت لە سەردەمی دەوڵەتی کوردیە ساڵێکی خوێندنی قوتابخانەکان فەوتێ حکوومەتێک ئەوەندە بێباک بێ بەڕاستی ئەبوو لەسەر ئەم کارەساتە خەڵک هەمووی ڕاپەڕێ نەخوێن کارەکان و مامۆستاکان هەر کە سوکاری خوێنکارەکانی بێنە سەر شەقام بڵێن بڵێن بۆ مەسیری مناڵەکانمان فەوتێ کاک لە وڵاتی وا هەیە لەسەر ڕووداوێکی بەسیت خەڵک دێتە سەر شەقام خۆپیشاندانەکە داوای مافی خوانەکەن ئەمە کارەساتێکی کەم نییە دوجاری من نازانم لەم بارودۆخی هەرێم تێکەوتووە بەغدا ڕاستە 600 ملیاری مانگینەوە چەند مانگە بڕیاری داوە لە مانگی لە هەفتەی نۆ بڕیاریدا سێ مانگ بینێت بۆ مانگی مانگی نۆ 11 200 ملیاری گەشتووە وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی بڵاو کرێتەوە دەڵێ بە زووترین کات ئەوەی تریش دەکات ڕاستاگا بەڵام ئەبووم 600 ملیارەی بەیانی دێ ئەبوو مانگێک بێ بەهاتایە بەس بەغا لەبەرەوەی داشی سوارە کورد دەڵێ لە مووقیفی قووەتەوەیە ئێوە دەسەڵاتی کوردی بێهێزترکە ئێوە خەڵک زیاتر لێ بێزار بێ هەر ناینێرێ خۆ بڕیار درراوە بە بڕیاری پەرلەمان ئەنجومەنی نوێنەران لە ئەنجومەنی وەزیرانە باس کراوە بڕیار درراوە
وەزارەتی دارایی ئاگادار کراوەوە بۆ 600 ملیارەکە بۆ 300ەکەی پێشوەڵێ کەچی ئێستا جارێکتر پێویستی بەگرێ بەستە پێویستی بەگرێ بەستە ئەوە لەگەڵ بانقەکان ئەوە جیاوازە پێویستی بە ڕەزامەندی ئیمزای سەرۆکوەزیران کردو سەرفیکەنەوە پێویستی بە ئیمزای وەزیرە بۆی سەرفیکەنەوە وەزیری دارایی ئەمە وەکو سوکایەتیکردن وایە بەم دەسەڵاتی کوردیە هەرچەند بۆ بەغدا 600 ملیار هیچ نییە بە بۆچوونی من بە دووریشی نازانم تام حکوومەت هێرێم ئێستا گفتوگۆکە لەسەر 600 ملیاری تر بۆ مانگی 11 و 12 بۆ بەغا ئەو 600 ملیارە هیچ نییە بە دووریشی نازانم بینێرێ بەڵام ئاوا بەم حاڵە بە چکەچکە و بە کەمکەمەی نێرێ بۆ گەر هەموو داواکاری خەڵکی کوردستان لە دەوڵەتی کوردی لە فیدراڵی لە هەموو شتێک لە مادەی 140 لە هەموو ئەوانەی تر ببێتە سەر 600 ملیاری بۆ بەغا پارەیش نییە چۆ بەغدا ڕۆژانە نەوتێکی یەکجار زۆرە فرۆشێ بەرمیلی نەو نزیکەی 80 دلار مانگانە 9 ملیار دلار داهاتی بەڵێ بگومانی کیانە و دەوڵەتانی دراوسی عراقش من پێم وایە وەسێتیان بە حکومەتی عراقیەوە بۆ لەسەر پارە لەگەڵ هەرێم تێکی مەدەن با دۆستایەتی کورد و شیعەت یەک نەچێ چی 600 ملیاران بنێ خۆی بە تەما بوون بودجەیەکیان بنێ نزیکەی 14 تریلیۆن بوو دینار ساڵ ئەوا بوو ئەگەر ڕێکەوتنەکە لە یاسای بودجە 16 تریلیۆن نییە بوو تقریبا 14 فعلیە هات ئێستا هەر لە هەمووی هاتوۆتە سەرەوەی 600 ملیاری ترە قەچیەکە بینێرن خۆ تازە بودجەکە تەواو هیچی تر نانێرن چوان نەڵێن هەرێمیی جێبەجێ نەکرد ناینێرن لەبەرەوە قورس نییە بە نزیک بە دووریشی نبینم ئەو حوسەیەش بنێرن چونکە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدار بۆ تەموچە بەسەر خۆ تاخیر دەبێت کە تو ێساگەر بیش قوربان تاخیر دەبێت گومانی لە مانگی یەک بێ هەر دەبێتە موچەی ئەوەی دابش دەکرێت موچەی مانگی نوێ موچەی مانگی دەچێتە مانگی یەک مانگی یانزە مانگی دوو مانگی دوانزە بچێتە مانگی سێ ئەگەر بڕیار بدرێ لە مانگی یەکیشا بدرێ هەر ئەم ساڵە چونکە بۆ بودجێ ساڵێک تر کۆمەڵێک شت لە پێشەوەی باشە زای ئەم پلانانە چیە بێ حکومەتی عراقی بەڕاستی ئێستا بیر لەواکاتەوە هەرێم هیچ بڕیار بەدەزەم نییە بێ ئەم داوا لە بەغا بکە لە نەتیجەی فشاری خەڵکی کوردستان داواکاری پەرلەمانتارەکانی خەڵکی کوردستان داواکاری مامۆستایانی ناڕازی داواکاری زۆرێک لە لایەنەکانەوەیەکە موچە جیا بکرێتەوە ڕاستەوخۆ لە بەغداوە بنێردرێ ئەم ساڵ دانیش بڕیارێکی لەو بابەتە بدەن بەڵام حکوومەتی هەرێم زۆر بەتوندی دژی ئەو بڕیارەوەستایەوە نەیهێشت یەکێک لە ئەگەرەکانەوەی ڕاستە و خۆ موچە بچێتە سەر بەغا کەس موچە سوژە سەر بەغا و لە موازنەیە لە یاسای موازنە جێی گرت و دەنگی پێدرا دوجار لە موچەی مانگی 2024 لەسەر حکوومەتی عراقی باش بەسکاتی نەوەکاتۆ ئێستا پەرلەمان تا یەکینەوە لە پشووە یعنی ئەگەر پشووی وەرزی ئاسادان ئەگەر هەمواریش بکێتەوە لە بۆنمونە لە دوای دەی یەکەوە لە یەکی ساڵدات هەموار بکرێتەوە ئەو کاتە هەموارکردنەوەکەش دوا ناکەوێت هەموارکردنەوە ئەگەر دواش نەکەوێت ئەگەر دەنگدان لەسەر پرۆژه یاساکە 3 مانگیشی بەسەر تێپەڕێ کە بوو بە یاسا حکوومەتی عراقی چۆن موچەی فەرمانبەرانی خۆیەدا هی هەرێمی کوردستانی هەدا بەزەوە جارێک ترەوەیە هەرێم ئایا لەسەر ئەمە شەڕێککە ناکە دواتر سودانیش وەڵامی نامەی فراکسیۆنە کوردستانەکانیدا بۆ لەما پێشوو دەڵێ دەبێت داتای فەرمانبەران تەسلیم بکرێ بۆی موچە ڕاستە خۆ بدرێ وەزایدن لە چوارچێوی پشکی هەرێمی شاوێ ئەوە باس لە ساڵی 2023 بوو داواکرام چەند مانگە ئەڵێ بە لە چوارچێوی پشکی هەرێما بێ قەرزەکە لە چوارچێوی پشکی هەرێمە ئەڵێ بێ هەرێم التیزاماتەکانی جێبەجێکە کە نایکە بەدێمە باز لە ساڵی داهاتووەکەی ساڵی داهاتوش ئەگەر ئەم بڕیارەش بدرێ ڕاستەوخۆ بچێتە سەر بەغدا کێشەیەکەیە لە داتا و ناوەکان بەڵە لیستی موچەی هەرێم هەر جارەی ژمارەیەکە بەغدا ئەم لیستەی قبوڵ نەبووە بەس ئایا داهاتوو ئەم لیستە قبوڵەکە ئەمەش کێشەیەک ترە ینی برادرانی ئێمە لە هەرێمی کوردستان نەخۆیان کێشەکانیان پێ چارەسەر دەکرێت نە لێ دەگەڕێن خەڵکیکە چارەسەری بەڵکو گرفتیشیان دروست کردووە گرفتیان دروست کردەوە بە حکوومەتی مەرکەزی بۆی چارەسەریکە ئێمە بڕۆ ناکەم هیچ کوردێک ڕۆژێک لە ڕۆژان چاوەڕێەوە بوو بێ موچەی بچێتەوە بەغدا و ئیشی بە بەغدا بێ بەڕاستی باز لە ساڵانی ڕابردووەکەم چاوەڕێوەمانە کرد بەغدا دراوسێ باش بێ دەوڵەتی خۆمان هەبێ کوردستان وەکو دوبەی و ئیمارات وا بێ وەکو قەتەر وا بێ دەرگای هەموو وڵاتانی دنیا بۆ خەڵکی کوردستان کراوە بێ خەڵک بێ لە وڵاتە لە زانکۆکانی کوردستانە بخوێنێ ئەنی خەونی سێرمانوی بەس بەڕاستی دەرچوو ئەم خەونانە هەر سەرابێک بوو ینی هیچ نەبوو نەتیجەکەی ئەو تا ئێستا گەڕاوینەوە ئەرێ بەغام و چ ئەنێرەیاننا نەتیجەکە ئەوەیە خەڵک لە بازارە ڕێگە خەڵکی عەرەب نەیە بازارەکانی شوکاریتیان نییە یەکەم وچە نەبێ هەموو شتێکەوە سێ کار و کاسبی خەڵک نامێنێ جمو جوڵ یابووری نامێنێ
باش ئەو تا خوێندنەکەش نەما بەس کاکتور کاتێکی زۆر بە فیرۆنە درا ئێستا یاسای بودجە کەم ساڵ جێبەجێ نەکرا لە ڕێکەوتن لەسەر داهاتی ناوخۆ دەواازە سنووریەکان لەسەر بواری نەوت 6 مانگ لە مانگی 6ەوە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق دەرچوو لەو کاتەوە کاتێکی زۆر بە فیرۆنە درا بۆ ڕێکەوتن نەکرا لەسەر داهاتی نەوت لەسەر گرێ بەسە نەوتیەکان لەسەر داهاتی ناوخۆ دیسان لە ساڵی داهاتوو دەبێت دووبارە ئەو جەدە لە دەست پێ بکاتەوە خۆی کێشەکە ئەوەیە کاتی خۆی حکوومەتی عراقی وەکوتم لە مووقیفێکی لاوازا بوو داوای گفتوگۆ مفاوەزات و دانووسانیە کرد بەڵام حکوومەتی کوردی هەرنەی کرد و مماتەڵەی کرد و لەگەڵیان ڕێک نەکەوت ئێستا و لە مووقیفی قووەتە هەموو گفتوگۆ و دانووسانێک لە زەرەدی حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێم ئامادە نەبوو لەگەڵیان ڕێککەوە بڕێکی کەم لە نەوتەکە با بە بەغا هەمویان بڕی بەغدا زۆریشی بە ناردنیە و نەوتەش نییە چونکە هەر خۆرزانی ئۆپێک بڕیاریدا ڕێژەی ناردنی نەوت کەم کاتەوە حکوومەتی عراقیشی ئیلزام کرد کە کەمی کات یەکسەر لەم بەشەی هەرێمی کەم کردەوە گەرەمەی هەرێم ڕۆژتایە بوو بەغا لە نەوتی تر کەم کاتەوە چکە بڕیاریاندا ڕێژەی ناردنە دەرەوەی نەوت هەر وڵاتێک بە پێ ئینتاجی خۆی بە پێ ڕێژە کەم بکەنەوە لەبەرەوە بەغایشی بە نەوتی هەرێمی کوردستانیە کە ئێوێ ڕێککەوێ لەگەڵ تورکیا گەیشتونە ڕێکەوتنێک کە نەوتەکە بڕوە بەڵام ئەو گرێبەستانەی لێرە هەیە عێراق قبوڵی نییە گرێبەستیان کردووە لە ئەگە بەرمینەوە $80 کاسی دلاری بۆ حکومت نایەتەوە عراق فێریەوە نییە گرێبەستەکانی عراق $10 و $11 مەصرفی تێچێ و هەش شەکەم کرد سەدەڵێن $32 هەرێم گواستنەوە بەرهێنان باردووکی بەڵێ بەڵام ئەو گرێبەستانەی حکوومەتی هەرێم کردوێتی لای حکوومەتی عراقی قبوڵ نییە ئەڵێ باوێ گرێبەستی تازە بکەن یانە دێن بە کۆمپانیای تر بەزەم کۆمپانیانەی هەر لە هەرێمە ئیشەکەن پێم وایە بەشێکی زۆریان دەسەڵات دروستی کردوون دەسەڵات لەگەڵیانە شەریکە ئەو کۆمپانیانەیە گەڕێن بە دوای نەوتە ئەو کۆمپانیانی نەوت دەرێنن ئەو کۆمپانیانی نەوت نەقلەکەن ئەو کۆمپانیانەی فرۆشن لە هەر هەموویە یا دەسەڵات خۆی دروستی کردوون یا دەسەڵات شەریکە لەگەڵیانە با ناویان کۆمپانیایی دەرەکی بواری خزمەتگوزاری باسی زیاتر لە 80 کۆمپانیا دەکرێت کە لە بواری سکویریتی و خزمەتگوزاری نەوت کە ناو خۆین و هیچ دەکەن لە نەوتەکان پاراستن دابینکردنی خۆراک پاسەوانی ئەگەر کەسێک هیچ لە سیاست و لە ئابووری و لە داتاش نەزانێ ئەم بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم دوو حیزبی دەسەڵاتە ئەو ڕۆژەی کە ڕاپەڕین بووە زۆرینەی زۆری خەڵکی کوردستان ئەوەی تەمەنی لە سەر و 30 ساڵەوە بێ بیری دێ باشە ئەمانە هاتنەوە کۆمەڵێک بەرپرس بوون شۆڕشیان کردووە خەباتیان کردووە خۆیان بنەماڵیان 50 ساڵە خەریکن ماڵاوە بێ مەمنونین و کوڕی ئێمە و کە سوکاری ئەمەش هەمووی لەگەڵیان نابوو شۆڕشی کردووە خەباتی کردووە شەهید بۆ بریندار بۆ ماڵمان سوتا و ئاوارە و دەربەدەروون کاتونەوە بە پێڵاوی جوتێ پێڵاوی لاسیکیان لە پیا بۆ هەر هەمویان هەندێک شانەگە خزم و کە سوکارێکی هەبێت جوتێک کالەی باشی لە پیا بۆ بۆیان ناردۆتەوە لە دەرەوە جلوبەرگەکانی لەبەریان نابووە هیچی بای 50,000 تەبع نەبووە و هیچیشان سارەیەکی پێنە بۆ بای 20 وەرەقەش بێ یا جێ بە شەڕێکی پێ بوو یا پێی نەبووە بەرپرسانی یەکێتی و پارتیشەوە بە بەڵگەشت دیارە ئەگەر سارەشیان نەبوو بێت چێ بە هەدیە بۆی ناردوون بە پێ هاتوونەوە لەم دیو خاوەنی هیچ نەبوون خاوەنی نەک $1000 $100 نەبوون مەگەرەوەی خەڵک خێری پێکردون تۆ هاتووی بە خۆت و جلوبەرگ و سەرەت و سامانەتکەتەوە بای سەفلس نەبووە بای 10,000 تەبع نەبوو ئێستا بەرپرسێک $1,000,000 هەیە بەرپرسێک $5 ملیار هەیە بەرپرسێککە شەشی هەیە خواردتریان بەرپرسیان 700 ملیۆنی هەیە 500 ملیۆنی هەیە 200 ملیۆنی هەیە کورە مدیر عامی شتێکە 300 ملیۆنی هەیە بەرپرسی شتێککە 500 ملیۆنی هەیە 600 ملیۆنی ئەم هەموو ملیار و 500 ملیۆن و 600 ملیار هەمووی دۆلارە ئەم هەموو ملیار دینار و ئەفۆن دینار و دۆلاری بەرپرسەکان هەیەنە و هەموو کۆمپانیای هەیەنە لە ماوەی 30 ساڵات بە چی پایە بوو لەکوێ هات معلومە دزی و سەروەتی ئەم خەڵقی کوردستانەیە کاک ئەم کوردستانە دەوڵەمەندەی کە لە هەر شوێنێکی دنیا هەر باسی پارەکەین ڕۆژی 600,000 بەرمیل لەوت هەبووە لە هەرێمێکاژین 6 ملیۆن کەسە بەس داهاتی نەوتەکەمان 600,000 بێجگە لە باج و دەرامەت و خاڵی گومرگی و چی بێجگە لەوەش بەغا ناردوێت وەڵام کارەبامان نییە وەڵام و چە نادرێ چی لێ هاتۆ پارەکە ئەمانەیە دەکۆی کەرەوە بزانە چەند $1,000,000,000 پارە لەم هەرێمە دزراوە چۆتە گیرفانی و خەڵکەوە ئێتەوە 30 ساڵ تواتی شۆڕش و خەبات پێ هاتووی خوێنی خۆت و گیانی خۆت ببەخشی بۆی ئەم وڵاتە بێ بە کوردستان خەڵک گوێی زانیەمانە غاندین وای زانیەمانە نەرچە ماندۆلان
خەڵکێک گوێ زانی ئەمانە عومەری کوڕی خەتابن دادپەروەریەکەن وڵات دروزەکەن و ئەو چیەکەن بەڵام چی دەرچوون بەڵام بەڕاستی چی دەرچوو کۆمەڵێک دز و مافیا و خوێن خۆری ئەم میلەتیان خوێنی ئەو میلەتەی هەموو بردویانەتە دەڕەوە ئیتر معلومە ئەم پارانە چی لێ هاتووە ئەم داهاتانە چی بوو ئیتر کۆمپانیان بە هەر ناوێک دروست کردووە بە هەر ناوێک سکوریتی و بە هەر ناوێک فەرزکردنی باج و کاکە ئێستاش ڕۆژ بە ڕۆژ باج و خەرجی لەسەر خەڵک زیاد دەکەن یەقینیشان بێ بەغا ساڵی داهاتۆمیان لێستنی پارەی ئاو کارەبا و باش بۆ لەسەر خەڵکی فەقیر زیاد دەکەن لە بەغا نیوە قیمەتیش نییە بەغا لێتانە سەر یعنی ئەو بار قورسکردنی خەڵک دەرەنجام سیقەی بە حکوومەتی کوردی نەماوە دەسەڵاتی کوردی خۆش ناوێ واللهی ئێمە هەموو ژیانمان بۆ کوردایەتی سەرف کرد ئێستا دیفاع لە کوردایەتی بکەین خەڵک گاڵتەمان پێکە لە کۆمەنتیش نێوان پێدا یعنی ئێستا بنووسین هیوادارم دەوڵەتی کوردی 6 مانجیکە دروست ببێ 1000 قسە پێڵێ نەک ملیۆنێک خەڵک یعنی خەڵک وای لێ هاتووە گاڵتەی بە دەوڵەتی کوردی دێ گاڵتەی بە دەسەڵاتی کوردی دێ هەزاران پێشمەرگەی دێرینی قارەمان کە شەقی لەبەر هەڵداوە و بریندار بووە بەو شاخانە سوڕاوەتەوە کە زۆرێکیان مستەفید بوون ئێستا پیان عیبە بڵێ پێشمەرگەی دێرینی پێ خەڵک گاڵتان پێک لەسەر خۆجاش و پێشمەرگەی دێرین و مستەشار و چی هەمووی وەگێکە هەمووی معاشی هەیە هەمووی وەگێکە و دەرەنجامەکەشی یعنی وەکوتم ئێمە بە دەریایەکی سازگاری تێگەشتین بەس نەتیجەکەی سەرابێ بوو باشە بەس کاکتور ئێستا ئەگەر بەغداژە و 600 میلیارە بنێرێ ئەی داهاتی ناوخۆ ناکرێسە پێشتر راپۆرتیشیان نادر بۆ بەغدا دەڵێ 336 میلیارە مانگانە وێڕای داهاتی فرۆشتی نەوت بە تەنکەر کە ئێستا بەرەمێنانی نەوتی هەرێم 300,000 بەرمیلە و لە یەکی دوانزەوە ئەو نزیکە 8,000 بەرمیلە کە تەسلیمی عێراقیان دەکرد ئەویشان ڕاگرتووە ئەی نابێت لەوە چی لێ دێت موچەیەک بدرێت دوو موچە بدرێ کاکە من ئێستا نمونەم باس کرد تەنها وەزارەتی کارەبا داهاتەکەی 84 میلیار بووە لە 108 ئەدرێتەوە بە وەزارەتەکە بۆ ئیش و کاروباری خۆیان لە 108 یعنی تقریبا 76 میلیاری وەنیە 76 میلیار زیاتریشی بۆ حکومەتیە یەک وەزارەت 76 میلیار بێ کە کەس نازانێ ئەو هەموو داهاتەی وەزارەتی دارایی لە باج و گومرگ و زەری بەوریەگرێ خاڵی سنووری و نازانم کوێ ئەو نەوتەی کافرۆشرێ هەموو ئەمانە کۆکەنەوە نانەتوانی ئێستا خەرخوان موچەی مانگێک بدەن نانەتوانی موچەی 3 مانگی مامۆستا بدەن بۆی قوتابخانەکان بکرێنەوە یەکە بەغداش پارەی لیان بژێڕنەوە کاکە خۆیان پارەیەوان دراوە بۆ عنی بۆ ئەمە ناکەن نانەتوانی احترامی مامۆستا بگرن بۆی مان نەگرن موچەکان بخەنە یەکەم بەس بۆ چوونی بەردە ئێستا نەیانەوێت داهاتی ناوخۆ بۆ موچە خەرزکەن لەگەڵ داهاتی فرۆشینەوت بە تەنکەر چکە خۆ پێشتر بەر لە ڕاگررتنی هەر 400,000 دەفرۆ ئێستا بازوەکە بەرهەمەکە 300,000 بۆ عێراقیشان ڕاگرتووە کە ناینێرن بە پاساویەوەی کە خەرجی کۆمپانیەکان نادات ینی چی ڕوودەدا بۆ کوێ دەڕوا ئەمانە بیر لەوەکەنەوە زۆر بە هەڵەت تێگەشت یعنی ئێمە تازە هەوەکو و کابرا تازە بە تەڵەکەەوە بووە هەموو جوڵەیەکمان لە زەرەدی خۆمانە هەنتونترە بێ دەستاش لە گفتوگوان لەگەڵ تورکیا بەڵکو و ڕازی بێت تورکیا ئەمان نەوتەکە لە تورکیاوە دەست پێ بکەنەوە بەبێ ڕەزامەدارە بەڵێ بەڵام تورکیا ناتوانێت شتیەوە تورکیا خۆی جارە قەرزارە بێ عراق ئەفریقا لەو پارەیە لە یەسەر خۆ عراق دەوڵەتە کاک 100 ساڵە دەو دەفرۆشێت 100 ساڵی ڕەبەقە یەک قەر لە عێراق ئینتاجی نەوتەکەوەی فرۆشێ و خیبرە و خەبیری هەیە دەبەرەوە ئەمان خراپ حاڵی بوون ئەیانەوێت ئەو یاریە بکەن ئەیانەوێت ئەم داهاتە تەسلیمی بەغانەکەن بەس بەغا و ئاخر تەسلیم بەغداش نەکە بۆ موچە سەرف نەکرێ داهاتی فرۆشینەوت بە تەنکەر ناوخۆ کاکە وتم ئامادەنین تەسلیمیکەن و ئامادەش نین بیدەن بە موچە خۆران دەیانەوێت بە خەڵک بڵێن ئێوە جارانمان باشتر بوو هەموو چەمانەدا کە خۆمان نەوتمانە نرد بەڵام من پێم وانە جارانمان باشتر بوو بێت چکە جارانمان وای لێکردین 30 میلیارد قەرزار بووین ساڵێککەی لەسەر وایە بووە 35 میلیاردی قەرزارە بووین نەوەکانی ئێمەش کە لەدایک هەموو قەرزارە بوون خەڵک بۆ بکوێتە ژێر قەرزەوانی بۆ لانی کەم ئێستا خەڵک قەرزار نیە و لانی کەم
ئەگەر ئەمانە نەبن حەزەکەم بابزانانی ئەگەر دەسەڵاتی کوردی نەبێ یەکێتی و پارتی نەبێ باشە حکوومەتی عراقی دەسەڵاتی خەڵکی کوردی نییە ئەگەر لاوازیان کردووە بەگومانیتیانە ئەگەر خەڵکی کوردستان ڕوبەڕووی بەعز ڕاپەڕینی کردووە باسی ناچار کردووە بڵێ حکمی ذاتی باسی ناچار کردووە گوێ بۆ داواکانی بگرێ ئەگەر یەکێتی و پارتی نەبێ بەغدا ناتوانێت پارەی خەڵکی کوردستان بخوایە موچەکەی نەدا بە تایبەتی ئەو حکوومەتێکی ئێستا لاواز و گەندەڵە لە بەغایە بەس گەندەڵی ئەمانە خراپی ئەمانە بەس کەوتوری ساوان گرێژ لە عێراق دەکەن دەڵێن ستەم دەکا بەس خوان بەشدار نین جێگری سەرۆک وەزیران بۆ کاروباری وزە بۆ کاروباری ئابووری لە کوردە وەزیریان هەیە سەرۆک کۆمارە پەرلەمانی با لەمانە واقعی بین ڕاستە وڵا بەغا قەدر لێکە بەغا حەزەکات و هەر نەمێنی حەزەکە فیدراڵیشت نەبێ حەزەکە خەڵک بەرباران نیم حکوومەتەکە باش بەغا واکە بەس بەغا تۆ خۆت دەوڵەتی خۆتە تۆ کوردی و کوردایەتیەکەی ئەوە دەوڵەتێکی عێراقیە عەرەبە مەزهەبیە شیعەیە هەرچیە لەوانە حەزەکات وەرنەمێنی بەس تۆ نایە ناو ماڵی خۆت ڕێکخەی تۆ خۆت دزی لە میلەتەکەکەی ئیتر ئەو چۆن نایکە تۆ خۆت حەق و مافیە میلەتە خۆی ئەو چۆن نایکە تۆ نای پێداویستەکانی بۆ دابینکەی بۆچی بۆ دابینەکە ئەو جارە کێشەی خۆی هەیە کاک ئەمە نانتوانی هەر ئاشتەوایی بکەن لە بینی خۆیانە نانتوانی ناو ماڵی کوڕ ڕاگرن نانتوانی هێزی پێشمەرگە بکەن بێ هەر ئەمریکا و بەریتانیا پارەیان خەرج کردووە چەند لیژنەیان داناوە چەند ساڵە خەریکن هێزی پێشمەرگەیەک خەنەوە باوەڕکار نانتوانی هێزی پێشمەرگەیە گرت و دروستکە ناشیانەوە چکانەوە هێزانەی هەیە پارە وەرەگرن بارێزگاری لە حیزب بکە ئەگی نانتوانی بڵێن هێزی پێشمەرگە خانەنشینەکەین هێزێکی نیشتیمانی دروستەکەین لە هەموو ئەو گەنج و لاوانەی تەمەنیان لە 20 ساڵ تا 25 ساڵە ئیجباریش بێ بەبێ ئەوەی بزانین سەر بە چه حیزبێکە ئینتیمای چییە فکری چییە گەنجە و تەمەنی 20 بۆ 25 هێزێکی نیشتیمانی گەورە 100 هزار چەکدار دروستەکە و دەڕەب حیزب نییە هێزێکی نیظامیە بە شێوەیەکی سیستماتیکی سەرپەرشتیەکرێ ئەبوو بە هێزی هەرێمی کوردستان و کاریگەریشیە بوو هەر ناکەرانە هەر حزبێک هێزی خۆی هەبێ و میلیشای خۆی هەبێ بۆی پارێزگاری لە بەرژەوەندەکانی حزب بکە و دوجار حکوومەتی هەرێم نامێنێ کوردستان لاوازە بێ خەڵک زەرە دەکا ئەوان کێشانێ مویمەوەی بەرژەوەندەکانی خۆیان پارێزراو بێ پارەکانیان لە زیادبوو نابێ دەسەڵاتیان هەر بمێنێ ئەو بێنەوە دەست بەس دە کۆتەیدا و پارەی فریان دەکەوێت ئەوەی کۆیان کردوێتەوە وڵای من پێم وایە نەک فریان ناکەوێت زانی بۆ مرۆڤ وەک تاک بۆ حیزب وەکو موەسسە و دەستگا مێژوو و سەروەری لە هەموو شتێک گەورەتر و گرنگترە مێژوو پێمانەڵێ سەرکردەیەکی وەکو سەلاحەدینی ئەیوبی 1000 ساڵ پێش ئێستا ئاوای کرد ئینگلیزیڵێ ئەوروپیەڵە بڕۆ کتێبانەی ئەوروپیەکان نووسیان لەسەر سەلاحەدینی ئەیوبی بخوێنەوە باسی گەورەی ئەو پیاواکە کە مردیش خاوەنی هیچ نەبوو کە مردیش نە کۆشکی هەبوو نە تەلاری هەبوو بەڵام دەیان قەڵا ناوی قەڵای سەلاحەدینی ئەیوبیە خۆداوینی خۆی ناوی نەناوە دروستی کاوەوە خۆی ناو بنێ قەڵای سەلاحەدینی ئەیوبی قەڵایەکی دروست کردووە بۆ ئەوەی لەوێەوە وڵاتەکەی پێ پارێزێ خەڵکەکە ناوی ناوە ئێستا ناوی قەڵای سەلاحەدینی ئەیوبی شەقامی سەلاحەدین لە غەزە نەک لەوێ لە هەموو وڵاتێکی ئیسلامی نییە ناوی شەقامێکی سەلاحەدینی ئەگەڕێکی سەلاحەدینی تیانە بێ بۆ لەبەرەوەی ئەم پیاوە هەژارێک بوو شۆڕشێکی گەورەی بەرپا کرد دەیان گەندەڵی لە ناوبرد توانیشی هەموو سەلیبیەت کە هەموو ئەوروپا پشگیریە کرد کە وردەوردە هەموو وڵاتی شامیان داگیر کرده بوو بەرەناوچەکانی ترە هاتێکیان بشکێنێ لە مێژووی هەموو مەسیحیەتە لە ئەوروپا شکستی وا گەورەیان بەخۆیانەوە نەدیوە مەگەر لە حربی ئەهلی ناو خۆیان نازەرە دیوان کردبێت کە لە بینی پرۆتستانت و کاسۆلیکا کاتی خۆی کراوە ئێستا بۆتە سەروەر یەک بۆ خۆی کردوویەتی ئیتر هەر کەسێککە ئیگری کە شۆڕشی کردووە کاک خەڵک باسی قازی محەممەدەکە هەتا شەهید کرا سەنگەرەکەی چۆڵ نەکردو دوایش خاوەنی هیچ نەبوو پێ پاشە بووە ناکەن کاکە یخۆ خەڵک باسی مەلا مستفای بارزانیشەکە ئەڵێن تامرد خاوەنی هیچ نەبووە خانوێکی ڕاقی بینی هی بەرپرسێک بە جێبێک لە تەنیشتیەوە ڕۆی لیان پرسی ئەڵێ لێ ڕۆی پرسیەم خانووی کێوتیان وڵا قوربانی فڵان کەسە فڵان کەس ئەندامی سەرکردایەتی پارتی بوو وتی ئەوی لەکوێ بوو تیان وڵا هەیە تێڵە بانجی کردوتی دوای هەواڵ پرسیینەوەوانە و خەریکی چی و خانوێکم بینی خۆتەوتی باڵە قوربانتی ئەی مەعاشوستە چەنەوتی نازانم 75 دیناری و کاتێ بەشتەکە تێڵا خۆ میوانم زۆرە و بەڵام هەرچۆنە بێ پێی بەڕێوەتی نەوتی باشە کە ئەوایە ئەم خانوون بەچی کرد ئەو بڕیارماندا بیکەن بە خستخانەی شۆڕش
ێ باش ئەوە باسی دوور ناکەم ینی ێ باش ئەو باو باپیرانی خۆتان کاکە ئێ بۆ ئێوە شوان ناکەن ئەی بۆ ناڵێن ئەم هەموو کۆشک و تەلار و پارە و سەرەتە فریاتان ناکرێت کورە ڕوڕەشی مێژووە بن کاکە سوێنێ خەڵگە سەریانە نووسی چونکە ئەوانە ئەو مووقیفانە ئەمێنێتەوە تۆ بۆ کوردستان شتێک دروست دەکەی گیانی خۆتی پێبەخشی خوێنی پێبەخشی سەرەت و سامانی پێبەخشی ئەمر بۆ تۆمێن بەزەمە ئەمانەیەکەن بەڕاستی ڕوڕەشی مێژووشە بن و تاوانی ئەو شکستانی بەسەر خەڵکی کوردستان نادێ تاوانی خوێندنی فەوتانی خوێندنی خەڵک برسیبوونی خەڵک ئاوارەبوونی خەڵک و خنکانیان لە دەریاچەکانە هەموو ئەو نەهامەتیانەی بەسەریاهات لە دەستدانی هەرێمی کوردستان و نیوەی هەرێم کە ئێستا ڕۆیشتووە لە ئەستۆی ئەمانەیە کاک خۆ مێژوو ڕەحم بە کەس ناکە وەکو چۆن لای خۆی تەعالا نافەوتێ و بەخوا ڕۆژێک لە ڕۆژان محاسەبەی هەموو شتێکیانەکە گەورە تا بچووکیان وەڵاهی لە دنیاشان محاسەبە ئەکرێن ئەگەر لە حیاتی خۆشیانە نەبێ بە مردوویش خەڵک محاسەبەیانەکە کاک مێژوو خۆ لە کەس نابورێ لەسەر دیکتاتۆرەکانی دەیان کتێب نووسراوە سوپاسکەم چوار خولەکێکمان ماوە لەسەر کەرکووکیش هەڵبژاردننی زمێنی پارێزەکانی کەرکووک بڵین پارێزگەکانی عێراق نزیک بۆتەوە هەردەی 12 لە کەرکووکیش بڵێن هەڵبژاردنەکەی لیستی مەشخەڵی کەرکووکیش هەیە کە لیسیاوە بەشی کۆمەڵی ویەگرتووە پێ دوای دەتوانن شتێک بکەن لە کەرکووک ئەگەر خەڵک متوانیان پێ ببەخشێت وڵی کەرکووک یەکێکە لە زامەکانی خەڵکی کوردستان کەرکووکێک کە هەموو جوگرافیا و مێژوو پێمانەڵێ کوردستانە بەڵام بەڕاستی دەرەنجامی سیاسەتی هەڵەی کوردی و داگیرکاری داگیرکەران کەرکووکیان بەو دەردەبرد تعریب کرا عەرەبێکی زۆریان بۆ ناوچەکانی هێنا ناوچە کوردستانەکانیان لەسەر لابرد دوجار هیوایەک بۆ کەرکووک گەڕایەوە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان لەوێش جارێکتر حکوومەتی عراقی ناوچەکەی کۆنتترۆل کردەوە دوجر لە دوای ڕوخانی ڕژێم هیوایەکی کە دروست بوو خەڵکی کوردستان کەرکووچەکان گەڕانەوە کەرکووک ئیدارەیەک دروست بوو کە کوردڕۆلی کاریگەری هەبوو و پارێزگارەکەی کورد بوو هێزەکانی پاراستنی کەرکووک بە ئەمن و ئاسایش و پێشمەرگەوە زۆرینەکەی کورد بوو بەس بەڕاستی لەوێ شاکێتی پارتی شتێکی زۆر ناشرینیان کرد خزمەتی کەرکووچەکانیان نەکرد پردێکیان دروست دەکرد لایەکی سەوز بوو لایەکی زەرد هێزی ئاسایشیانە بوو ئەمانە چون لایەنگرانی یەکێتیانە فڕان پێچێتی چون لایەنگرانی پارتیە فڕاند حاڵەتێک دروست بوو ڕیفراندۆمێک کە ناوەخت بوو کردمان تووشین تەلای کردین زەرەرێکی گەورەی لێداین نیوەی کوردستان بە کەرکووک شۆ لە دەستمان دەرچوو دوجار کەرکووچەکان ئێستا بێزارن لەو دەسەڵاتە کوردیە کە پێشتر حکمی کردو چاوەڕێی بەدیلێکن ئەم بەدیلەش بەڕاستی بەکێتی پارتی زانیان چۆنە و کەرکووچەکان مافی شەرعی خۆیانە کوردەکان زۆرینەن کە پارێزگارێکی کوردیان هەبێ ێ باشە کە پارێزگارێکی کوردیان هەبێ ئەو هەبوو یەکێتی و پارتی فەوتاندیان دواتریش ڕازی نەبوون بە هەردووکیان پارێزگارێکی کورداندرێ ئەو تا عەرەبێک حکمیانە لەبەرەوە من پێم وایە بەڕاستی ئەو لیستێک گەر خەڵکی کەرکووک پشتگیری بکە ئەوە جێگای هیوای ئەوانە کۆمەڵ و یەکگرتوو یەکەم ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ خۆیان کە بەیەکەوە دابەزیون هیوادارم لە هەموو شوێنەکانی تر جواب بکەن و جیگای ئومێدیشە بێ بۆ کەرکووچەکان چونکە خەڵکێکی نەزیه و پاک دوورن لە گەندەڵی خۆفرۆش نین نە کەرکووک گەفرۆشن نە کوردستانیان فرۆشتووە ڕابردوو نە لە داهاتوو شای فرۆشن و نە بەرژەوەندی خۆشیان ویستووە و نە بە تەماشن لەسەر حسابی نەوتی کەرکووک کۆمپانیا دانێن سەرکردەکانیان ببنە خاوەنی ملیار دۆلار و دینار لەبەرەوە ئەمانەی کە کۆمەڵ یەکگرتوو کردویانە ئەم لیستی مەشخەڵە من پێم وایە بۆ خزمەتی خەڵکی کەرکووکە و کەرکووچەکان دەتوانن بەڕاستی نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و بەدیلێکی ڕاستەقینەوە من دەتوانم بەدیلێکی ڕاستەقی ببنەرەوە دیلێکی ڕاستەقینە بۆ یەکێتی پارتی و دەرسێکی یەکێتی و پارتیشدا بدەن چکە بەڕاستی ئەمانە بێ بەرژەوەندی خزمەتی خەڵکی کەرکووکەکەن بۆ سازشی لەسەر ناکەن یەکێتی پارتی زۆرجا لە پێناوی بەرژەوەندی خۆیانە لەگەڵ بەغدا ڕێکەوتون وازێنە خەڵکی کەرکووکەناوە بەڵام بێگومان بن لەوەی کە نوێنەرانی خەڵکی کەرکووک لە لیستی مەشخەڵ سازش لەسەر مافەکانی ئەوان ناکەن و پارێزەری مافەکانیان دەبن و هیواداریشم دەنگ بێنن و داواشەکەم خەڵکی کەرکووک ئەو ڕابردووی لە بیر نەچێتەوە یەکێتی پارتی چی هێنا بەسەریانە و ئەم تەجروبەیەش تاقیکەنەوە دەنگ بەم برابە ڕێزانە بدەن بزان نەخوا لە داهاتوە توانن چۆن خزمەتیان سوپاس دەکەین بەڕێز دکتۆر محەممەدامی ئەندامی زوێن دامزرێنانی کۆمەڵ یادگەری سوپاسیان دەبوون دەکەین سوپاس بەوەی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکاران فاتەنەگەڵ